سنتەری چالاکی گەنجان و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان هەستان بەکردنەوەی پێشانگایەکی هونەری بۆ دەیان شێوەکاری گەنجی شاری سلێمانی لە مۆزەخانەی ئەمنە سوورەکە. لە پێشانگاکەدا 40 شێوەکاری گەنج لە کوڕان و کچان بە زیاد لە 100 کاری هونەری لە ژانر و کۆنسێپتی جیاواز بەشداریان کرد و لەوێەوە کارە هونەریەکانیان نمایش کرد. لە سنتەری گەنجان کۆمەڵی تەکنیکی جۆراوجۆریان فێرەکەین لەوانەیە هێڵکاری یاخود نیشکردن بە بۆی زەیتیان خود بە بۆی ئاوی و بە بۆی ئەکرلیک. وەکو کۆنسێپت من بە تەواتی خوێندکارەکانم ئازاد کردووە کە عالەمیەوە زۆر ئازاد هەڵبژاردننی و کۆنسێپتە یاخود ئەو بابەتێکی کاری لەسەرەکەن. خوێندکار هەیە شتەکانی لە ئەبستراکتەوە نزیکە، هەشمانە تەختیتی ئەکادیمیە، هەیە پۆترێتی ئەکادیمیە، هەیە ئیشەکانی زۆر لە دیکۆرێشنەوە نزیکە. هەر هونەرمەندێکی گەنجی ئێرە بە شێواز و ستایل و کۆنسێپتێکی جیاواز کار دەکات. هەندێکیان کاری ڕیالیستیک، هەندێکیان ئەبستراکت، هەندێکیشیان پۆرتریت و ژانرەکانی تری شێوەکاری. من بە 5 لوحە بەشداریم کردو، زیاتر بە قەڵەم و قەڵمڕساتی شتەکەم لەگەڵ گرافیکە باشە و هەروەها ڕسمەکان زیاتر لەسەر مەدرسەی ڕیالیستیکە ڕۆم، یعنی ئەمە لەسەر ئەو مەدرسە زیاتر پەرەوە خۆم بۆم و چونکە لە بەشی تەلارسازی شتم لەگەڵ ڕسمەکانمە هەستەکەم، یعنی ئەوم خاستە لەم ساڵە هەنە شتێکم تێکەڵاو کردووە وەکو شەیبی یعنی لە تەلارسازی نزیک بێ وەکو سێ گۆشە لەگەڵ ڕسمەکەمان تێکەڵاوم کردوون. سەرەتا بە خێراتتانەکەم من وەکو بەشداریەک یەکەم ساڵە لەم پێشانگایە بەشداریەکەم و بە 4 تابلۆ بەشداریم کردووە. تابلۆکانم جۆرا و جۆرن، بابەتی کیوبیزمی تایە کە چۆنەڵی هاوشێوی ئەندازەین، ئەبستراکتی تایە لەگەڵ نیچر واتە سروشتیش. خولیای وێنەکێشانم هەبووە لە سەرەتای 2020 دەستم کرد بە وێنەکێشان. دوای ئەوە ویستم ئاستی خۆم بەرزترکەمەوە هاتمە سەنتەری گەنجان بەشداریم کرد لەم پێشانگایەش بە 2 لەوحەکانی منیش زیاتر کوردەوارین. لە شاری سلێمانیدا ژمارەیەکی بەرچاو لە سەنتەر و فێرگە و ناوەندی ئەکادیمی هەن کە یارمەتی گەنجان دەدەن وزەی خۆیان لە هونەردا سرف بکەن و تێیدا گەشە بکەن. سەرپەرشتیارانیش لەڕێی ئەم جۆرە چالاکیانەوە هەوڵ دەدەن کارە هونەریەکانیان پیشانی خەڵک بدەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.